بەلایەتەکە هاوارم کرد کاکە هیچ کاتێک لایتم لێدا ناخی گیرانم دەمەشام کرد لە ناو کەرپوچەکان کردم. ئێمەش ئەو پرسیارەمان هەیە ینی بۆچی وەڵامی غەزە لە هەولێرە؟ إيران عندما تستخدم هذه الصواريخ في ضرب مدينة آهلة بالسكان فهي تدخل في جرائم الحرب. پێشبینیش دەکرێتن لە چەند زۆنێکیدا بە یەکجاری هێڵە ئاسمانیەکان ڕابوەستیتن لەسەر ئەو هێرشانەی کە دەکرێتن. لە کاتێکدا خەڵکی سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیان بوون، سوپای پاسدارانی ئێران بە 11 موشکی بالیستی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کردە ئامانج. سەرەتا گومان دەکرا شوێنی بردومانەکە هێزەکانی هاوپەیمانان و کونسوڵخانەی ئەمریکای بە ئامانج گرت بێ، بەڵام هەرزوو ڕوون بوویەوە کە ئامانجەکە شوێن و جێگای خەڵکی سڤیلە. لەو هێرشەدا 4 کەس شەهید بوون، بێتاوانترینیان ژینای تەمەن 1 ساڵ بوو. دار و پەردووی ڕووخاوی ئەم کارەساتە چاوەڕوان نەکراوە چیرۆکێکی پڕ تراژیدیایی بۆ کەسوکاری قوربانیەکان و تەواوی گەلی کورد بەجێهێشت. عومەر مەجید چیرۆکی یەکەم ساتی گەیشتنی بەسەر تەرمی براکەی پێشڕە و دزەیی بازرگانی دیاری کورد دەگێڕێتەوە. بە شەهیدیان قبول بکەی یا ڕەبی خوا ئەوە میوانی تون. بەلایەتەکە هاوارم کرد کاکە هیچ کاتێک لایتم لێدا دوو لە پاسەوانەکانی خۆی گوتیان ئەوتە دکتۆر لە بن پێدا و لایتەکەم لێدا ئاخی گیرانم دەمەشام کرد لە ناو کەرپوچەکان کردم. ئەنیۆی کوش شۆکێک لێمیدا هەستم بە ناخۆشێکی گەلە کردە و کاتەی کە یەکێک لە بن دەستمە نزی خۆشەویستترین کەسی بنەماڵەکەمانە ئەمن نەتوانم ڕزگاری بکەم. چوومە سەری بڕە تۆزەکانمەوە کرد دەستمدا لە بۆ بزانم نەبەزاتی لێدەدا تەمەشای چاویم کرد دەستمە سەدرریدا بڕێک ئیسعافات ئەوەنیمەوە کرد هیچ جوابنی. فحسی برادرەکەشی ئەو تقریبا 56 سانتیمە هەبوو لەو تەنیشتەی کرد دەستمدای ئەو بەڵام ئەو کەکەد بوو کوتلێکی کۆنکریتیش کرد بۆ سەری دەستم داوی ئەویش گیان سپات بوو. دوای لەو کاتەدا بووم جێم لە دەنجی براکەم بوو چاپچی برام کاک شێرزاد ئەو ژۆک و برامانە لەگەرمان جێم لە دەنجوانە بووتم بوومانگەنی هاتن ئەوانش هاتنە سەرمان
لەسەرمان ئیدی ناچار بکەین با هەریگرین بەو دوایە زاواکەشما هات مەسافەکە ئەمن لە بۆ سیارەی من تقریبان 25 متر بوو ناخۆشترین وەزا بوو بەبێ نەقالە بەبێ شتێک ئەومان برنس کرد بەسە ئەو بەردانە ئاوا هیچ کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات کە ئامانجی هێرشەکان خەڵکی سڤیل نەبووە بەڵام ئەم هێرشەی ئێران دەیان پرسیار لە خۆ دەگرێت ئێمەش ئەو پرسیارەمان هەیە ینی بۆچی وەڵامی غەزە لە هەولێرە ئەو پێم وایە بۆ ڕزگاربوونە لەوەی حراجەی کە بۆیان دروست بووە نەیانتوانێت و حزوڕیان هەبێ ئیتر ئایا بەهۆی نەبوونی ئازایەتیەوە یان بە هەر هۆکارێکی دیکەیە ئەو حزوڕەی کە پێویست بوو هەیان بوو و دۆست و لانگرەکانی خۆیان تەواخۆیان نەکرد ئەبێ هەیان بێت لەم ناوچەیەدا نەیان بوو بۆ ئەیانوێت بە هەولێر قەرەبووی بکەنەوە إيران هي مصنفة من محور الشر باعتبار أنها تقوم بالكثير من الأعمال التي تتنافى والقانون الدولي وحقيقة أربيل عاصمة إقليم كردستان هي محط أنظار كل العالم محط أنظار في العلاقات الدولية والعلاقات الدبلوماسية أربيل هي خارج السيطرة الإيرانية باعتبار أن هنالك الكثير من المحافظات اليوم تخضع للنفوذ الإيراني وتخضع إلى تأثيرات إيران كانت سياسية أو أمنية أو عسكرية. أما أربيل فهي خارج السيطرة فلهذا إيران دائما تتذرع بالكثير من المشاكل والقضايا التي تخصها داخليا وخاصة أجاباتها الداخلية فإيران تريد خلق المشاكل في المنطقة باعتبار لاستراتيجيتها ولأجندتها بالإضافة إلى صراعها مع الولايات المتحدة الأمريكية وهو صراع غير مباشر تريد أن تبعد الكثير من أزماتها وتصديرها إلى الخارج وأول هذه المناطق هي أقليم كردستان باعتبارها محاذية فڕۆکەخانەی هەولێر یەکێکە لەو جێگایانەی کە بەردەوام لەلایەن گروپ و میلیشیا لە یاسا دەرچووەکان هەڕەشەی درۆنی لەسەرە ئەو هێرشانەی کە دەکرێنە سەر ئەم فڕۆکەخانەیە بیانوەکەی بە ئامانجگرتنی هێزەکانی هاوپەیمانانە بەڵام ئەوانەی کە درۆنەکان ئاراستە دەکەن ئامانجی دیکەیان هەیە فڕۆکەخانەی هەولێر تەنها فڕۆکەخانەی عێراقا کە مۆڵەتی نێودەوڵەتی نوێ کردوتەوە لە 160 کارگۆی هەموو عێراق لە ڕێگەی ئەم فڕۆکەخانەیەوە دەگات بە کوردستان و ناوچەکانی دیکەی عێراق لە وردبینی ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی ڕێژەی لە 180 بەدەست هێناوە ئەوە یەکەم جارە لە مێژووی عێراقدا فڕۆکەخانەیەکی بگاتە ئەو ئاستا ئەمانە و دەیان داتای دیکە هۆکارن بۆ بە ئامانجگرتنی فڕۆکەخانەکە کەس تەسەوەڕ نەکاتن و یاخود پێشبینی نەکاتن تەنها تەسیر لەسەر گەشتی ئاسمانی تەنها فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەکاتن نەخێر ئەوە بەپێی تقييم ياخذ ريسك اسسمنتي اسماني عراق كذكريت لان هي شركات التامين او شركات كهلا اسماني كان تامين كان كداخلي اجواء عراقي دبن صاروخ بالستياني كهاتيه بايران وكهاتيه كباريس جاي بصره وداتيه باريا بشتيك دقل اسمان باتجاهي باروتي تياري حركي كرديا كود تأثير زور لسر أجواء عراقي دكاتن وأما بيش بيني دكين لما وكان لما ويدا هاتودا كاتحادي شركات تأميني عالمي كبرجارج لسر تسارنوسو أجواء عراقي بداتن وأودبت هويك لبوي جرامبوني تكتي تيارا وهروها بيش بينيش دكريتن لتسانزونا جدا بيجاري هلا أسماني كان رابوستيتن لسر هيرشاني كدكريتن
هەر هێڵەکی ئاسمانی کە داوا دەکاتن گەشتەکان ڕاستەوخۆ لەگەر عێراق دەست پێ دەکاتن و دێ فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر هەردەبژێڵیتن بەڵام کە دێ فڕۆکخانەی نێودەوڵەتی بژاردە دەکاتن زۆربەی لایەنەکانی عێراقدا دڵگرانن بەوەی کە هێڵی ئاسمانی نوێ دێتن داوا دەکات لە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر بۆن منە هێڵی ئاسمانی نوێیەکان کە دێنە عێراقدا دێن وردبینیەک لە بەرنامەی ئەمنیەت و بەرنامەی بەڕێوەبردننی فڕۆکەخانە دەکاتن ئەو سیستەمانی کە فڕۆکخانە بەکاردێنیتن بۆ نمونە هێڵی ئاسمانی وزئێر هات سێ فڕۆکەخانەی لە عێراقدا وردبین کرد ئەجا بڕیاری لەگە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر ئەنجام بداتن چەند فڕۆکەیەکی دیش هات دوای وردبینی کردن لە فڕۆکخانەکانی تری عێراق دیسان فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێری هەڵبژارد ئەوە بوویتە ئێمە وا هەستی پێ دەکەین کە بوویتە عوقدەک لە زۆر لایەندا کە چاویان بە پێشکەوتنی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر نەکەویتن و عاملی ئەساسی تەنها فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر نابیتن بۆن منەت عاملی ئەساسی کە ئەو ئەمنیەت و پارێزراوە و لە دەروی فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر هەیە بۆن منە لە هەرێمی کوردستان وە دەتوانم بە تەحدیدم برێن پارێزگای هەولێر و دووهۆک باری ئەمنی بەرقەرارە خەڵک بە شێوەیەکی زۆر ئازادانە دەژێتن کار دەکاتن کاسبی دەکاتن خەڵکی ناوەڕاست و باشووری عێراقیشدا لە هەولێر نیشتەجێنە لە دووهۆک نیشتەجێنە هەندێک لە سلێمانی نیشتەجێنە بەڵام بە تایبەتی هەولێر پایتەختی گەشتیاریە هەولێر پایتەختی پاراستنی سەر و ماڵی خەڵکە هەولێر پایتەختی پارێزبوونی کەرامەتی خەڵکە. دیسان هەمان ئەو پرسیارە بۆچی هەولێر؟ چەندین کۆمپانیای نێودەوڵەتی چاویان لەوەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر و بەرهێنان ئەنجام بدەن. ئامانجی موشەکەکانیش ڕاگررتنی ئەو هەوڵانەیە هەر لەو چوارچێوەیەشدا خەڵکی سڤیل و بازرگانانی کورد دەکرێنە ئامانج. هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو پێشکەوتنێکی بەرچاوی لە بواری ئاوەدانکردنەوە و هەروەها جوڵەی بازرگانی هەرێمی کوردستان وەکو ناوەندێکی بازرگانی گرنگ چاو لێ دەکراوە لە ئێستاشدا هەر هەمان پێگەی بازرگانی و ئابووری هەیە لە بۆ عێراق بەگشتی و هەتا لە بۆ وڵاتانی دراوسێ و وڵاتانی کەنداویش پێگەی خۆی هەیە لە ڕووی بازرگانی و ئابووریەوە. بۆیە بەداخەوە یعنی لەو ماوانەی ڕابردوو کە بۆ دووەمین جار بازرگانانی ئێمە و سەرمایه‌دارانی ئێمە کرانە ئامانج لەوانەیە بەشێک بێ لەو بەرنمەیە کە ڕێلە و پێشکەوتنانەی هەرێمی کوردستان بگیرێ یاخود هەندێک لایەنی ناو عێراق یاخود هەندێک لایەنی تر چاویان بەو پێشکەوتنەی هەرێمی کوردستان هەڵنایەت و دایانەوێ ڕێ لەو پێشکەوتنەی هەرێمی کوردستان بگرن. ئەو سەنگەی کە هەولێر هەیەی لە ڕووی ئابووری و ئەو سەنگەی کە هەیەی لە ڕووی ئابووری نێودەوڵەتی لەگەر وڵاتانی دەرەوە ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە هەندێک لە وڵاتان بیانەوێ بیکەنە ئامانج بۆ بەرژەوەندی خۆی. هذا من أهم الأسباب يعني اللي جعل مو فقط السياسيين العراقيين وإنما حتى إيران وحتى الدول المجاورة أنه هي تعرف أنه هنالك طفرة نوعية في البنى التحتية في أربيل. هذا واحد. الشيء الآخر أنه أربيل أصبحت محط أنظار العالم في الكثير من القضايا، ليس فقط الجانب السياحي وليس فقط الجانب الاقتصادي. الآن هي تمثل حقيقة قوة العراق الاقتصادية والسياسية وحتى الأمنية والعسكرية، لأن الآن الأمان في أربيل لا يمكن أن تجده في أي محافظة أخرى. هذا أولا. وكذلك البنى التحتية الموجودة في أربيل لا تجدها في أي محافظة عراقية أخرى، وحتى في محافظات يعني لدول مجاورة ما تشوف هذا التطور العمراني. ئامانجێکی دیکەی ڕوون و ئاشکرای موشەگوەشێنەکان ڕاگررتنی کەرتی گەشتیاریە، چونکە ساڵانە ڕێژەی گەشتیار
ڕوو لە هەڵکشانە. سەرباری ئەو ئابڵوقە ئابووری و ئەمنیانەی کە خراونەتە سەر هەرێمی کوردستان، بەڵام نزیکەی لە ١٨ گەشتیاران بیانین و پلاندانراوە ئەم ڕێژەیە بە شێوەیەکی بەرچاو لە ساڵانی داهاتوو بەرز ببێتەوە. سیاسی و سەربازەکانی خۆیان کە هیچ بنەمایەکی نییە ئامانجی ئەوەیە کە پێشکەوتنانەی کە لە هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی هەیە ڕابگرن، بە تایبەتی گەرتی گەشت و گوزار کە دەزانن لەگەڵ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری پەرەسەندێکی یەکجار بە خۆی بینوێخ بە تایبەتی دوای نمانی کۆڕۆنا ساڵی 21 و 22 23 ژمارەی گەشتیار لە وڵاتە ساڵ بە ساڵ ڕوو لە هەڵکشانە بەپێی ئەو پلان و بەرنامەی کە ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە کە بۆ ساڵی 2030 ژمارەی گەشتیار لە هەرێمی کوردستان بگاتە 20 میلیۆن گەشتە. بێگومان وڵاتانی ناحەز بە وڵاتە بە کوردستان چیان پێ هەڵنایکە ڕێژەی گەشتیار لە ساڵی 2023 نزیکەی 8 میلیۆن گەشتیاری سەردانی هەرێمی کوردستانی کردو کە ئەمە بۆ خۆی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئەوان دەبێت. ئەم پێشکەوتنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان وا دەکات ئەوانە بێگومان کۆمەڵک هەنگاو بنێن بۆ ئەوی بتوانن بربەستی بۆ بکەن، ڕایگرن، دروستکردنی جادەیەک، دروستکردنی قوتابخانەیەک، نەخۆشخانەیەک خەڵکی پێنیگەرانە بێت، دژمنانی کوردی پێنیگەرانە بێت، جگە لەوەی کە تۆ کە کاتێک کەش باسی لە هاتنی ژمارەی گەشتیار و بژانەوەی ژێرخانی گەشتیاریەکەی کەواتە ئەو وڵاتە پێشکەوتن بەخۆوا بنە، کەواتە ئەو وڵاتە ئەمن و ئاسایشتیا سەقامگیرە. بێگومان ئەو پلانانێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەو بارودۆخە ئەمن و سەقامجیدی کە لە هەرێمی کوردستان هەیە ناتوانن بە موشەشی بالستیی یاخود بە هەر کردەوەیەکی کە ڕوو لە هەرێمی کوردستان و هەولێرەکات پێشی پێبگرن. هەموو ڕێگایەک تاقی کرایەوە بۆ تێکدانی دۆخی ئەمنی و ئابووری لە هەرێمی کوردستان. پێشتر گروپ و میلیشا لە یاسا دەرچووەکان هێرشەکانیان ئەنجام دەدا، بەڵام پاش ئەوەی کە نەیانتوانی ڕێ لە بەرەو پێشچوونەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگرن، ئێران ڕاستەوخۆ بە بیانووی بێبنەما بە موشکی بالیستی هەولێری کردە ئامانج. بەڵام هەولێر لە چاو شار و ناوچەکانی دیکەی عێراق پێشکەوتنەکانی هێندە خێرایە بە موشکیش ڕاناگیرێت.